ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕاتۆفیقم لە ئەڵقەی شەی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە. دیارە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی کوردستان و خەڵکی کوردستان زانیوە و لە پێناو خەڵکی کوردستانیشدا وە گەشێتی خۆی دەڵێت باجی داوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەنگاوانەی کە دەینێت لە پێناو قەواری هەرێمی کوردستان و پاراستنی ئەم قەوارەیە بە یەکگرتووی. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەنگاوانەی کە دەینێت لەگەڵ لایەنە سیاسیەکان لە پێناو دروستی پەیوەندیەکی باش و لە ئاستی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێشتنەوەی قەوارەی ئەم هەرێمە بە پارێزراوی لە هێرشی نەیاران و دوژمنانی کورد و کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەو لایەنە بووە وەکو خۆی دەڵێت دەستی تەبایی و برایەتی بۆ لایەنەکانی دیکە لەسەر و هەمویان و پارتی دیموکراتی کوردستان درێژ کردووە. بەڵام ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی نیگەران کردووە هەنگاوە تاگڕەویەکانی پارتی دیموکراتی کوردستانە. حساب نەکردنە بۆ لایەنێک و هێزێکی گەورەی ئەم کوردستانە کە گەورەترین قوربانی داوە لە پێناو بەدەستهێنانی ئەم دەستکەوتانی کە ئێستا هەیە. پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەگاتە چ ئاستێک؟ هۆکاری ئەو گرژانی کە ئێستا هەیە کێیە؟ هۆکاری ناسەقامگیری لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆ شێ دەگەڕێتەوە. نەخوێندنەوەی لایەنەکانی دیکە و حساب نەکردن بۆ هێزێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووداوەکان بەچۆ دەگەێنێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانەوە وەڵامدانەوەکانی یەکێتی و پارتی بە بەیاننامە لە ڕێگەی مەکتەبی سیاسی هەردوولاوە دۆخەکە بەچی دەگەێنێت. بە میوانداری برای بەڕێزمان کاک ئەحمەد ئەسکەری ئەندامی سەرکردایەتی یەکێتیکە لە سۆدۆ لەگەڵمە. بەخێر کاک ئەحمەد سوپاس دەکەم. بەگشتی ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە نێوان یەکێتی و لە نێوان پارتی بە دڵی یعنی خەڵکی کوردستان نییە، بەڵام یەکێتی وەکو لە بەیاننامەکەی ئەمڕۆیە بەوازەحی کۆمەڵێک خاڵی بەڕوونی خسۆتە بەرچاوی خەڵک و بەرچاوی ئەندام و لایەنگرانی خۆی و بۆ وەڵامدانەوەی پارتی دیموکراتی کوردستان واقعێک دەگوزارێت کە یەکێتی پێی قبوڵ ناکرێت. بەگشتی جەنابتان چۆنی بینن لەم واقعەکە؟ بێگومان پێشەچی ئێمە ڕێگە بە کەس نادێن، مزایدەمان لەسەر بکات لەسەر قوربانیدان لە پێناوی ئەم هەرێمە و لە پێناوی دەستکەوتنی من میلەتەکەمانە. لە هەموو حیزبێکە زیاتر قوربانیمان داوە، ژمارەی شەهیدەکانمان دیارە، ژمارەی سەرکردە شەهیدەکانمان دیارە، زیندانەکانی بەعز شایەدیەمان بۆ دەن کە کەس نییە ئەو مزایدەمان لەسەر بکە لە ئێمە خاوەن زیاتری خاوەنی ئەم کوردستانە بێت. لەبەر ئەوە نا ڕێگە ئەدەین بە کەس کوردستان تێکدا نە هەرێم تێکدانی هەرێمی کوردستانیش لە هیچ کاتێکا و لە هیچ شوێنێکە ڕێگە پێدراونی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. بەڵام ڕێگەش بۆ نادرێ لایەنێک بێ قۆڕخی دەسەڵات بکە، لایەنێک بێ خۆی بسەپێنێ بەسەر ئەم میلەتەیە لە کاتێکا کە ئێمە کۆمەڵێک کێشەی ئابووری و سیاسی و دەرەچیمان هەیە، کێشەمان لەگەڵ بەغدایە هەیە، مەسەلەی ناوچەدابڕێناوەکانمان هەیە، کۆمەڵی کێشە ڕوویکردێتە ئەم هەرێمە، مەسەلەی قەیرانی ئابووری و دارایی ئەوانە سەرباری ئەوەش بێ. اینجا لایەنێک بێ خۆی بسەپێنێ بەبێ لایەنەکانی کێکە حساب بۆ هیچ لایەنێک نەکە قۆڕەخکاری بکە. ئێمە زۆرماندان بە خۆیان گرتووە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان، تەنانەت دە زۆر کاتە لە زۆر مافی خۆمان وازمان هێناوە. مثلا باشترین بەڵگەشت بۆ ئەوەیە سەرۆک بافڵ چەندان جار چۆتە لایەن لەگەڵ سەرۆکی پارتیا دانیشتووە کۆبوونەوەی کردووە، ئەوان تاکێک جاریش نهات. هەر لە پێناوی ئەوە گوتمانە پاراستنی هەرێمەکە، پاراستنی دەستکەوتەکانی میلەتەکەمان، یەکریزی ناو میلەتەکە لە پێنەوەنە قوربانیشی زۆر زۆرمانداوە. یەکێتی تەنازولی لە پێناو خەڵکا بە عیبە نەزانێت بە هیچ شێوەیە لە جەنابی بێتەبەنەوە جەنابی مامزەلال ئەو ڕێبازی بەجێهێشتە بۆ یەکێتی لە پێناوی میلەتە تەنازولکردن هیچ کاتێک نەعیبە و نەشورەیە، بەڵکو سەربەرزیە، چونکە میلەتەکەمان هەر کاتێک دەستکەوتەکانی لەکوێ بوو ئەبێ بکەوینە دوای دەستکەوتی میلەتەکەمان یا زۆرینەی میلەتەکەمان. بێگومان ئەمە، بەڵام ئەمەش وان نییە کە ئێمە هەر تەحملمان کردووە، هەر سەبرمان گرتووە تا حاڵەتێکەوەی کە ئیتر نەتوانین تەحمل بکەین، کە زۆر جار تووشی ڕەخنە و گازندەی کادیرەکان و هەواڵانی یەکێتی و هەتا زۆر جار دۆستەکانیشمان بوون کە پێویست ناکەیەوە ئەوەندە بستنە پێشەوە یا ئەوەندە نەرمی بنوێنن. یعنی هەتا زۆر جار هەیە گوێتە ڕادەیەوەی گومان کراوە کە ئەم قیادەی ئێستا یەکێتی نیشتیمانی بۆ ئەوەندە نەرمێنێنێ. نەرمینواندن لە پێناوی ئەوە بووە یەک ڕێزی پاراستی قەواری هەرێمەکەمان. بەڵام دیارە لایەنەکەی تر
هەر هەوڵی داوە خۆرخی دەسەڵات بکە هیچ حساب بۆ هیچ حیزب و دەسەڵاتی شکەنەکە و ئەبێ مەفروزە ئەو زەمانە هاتووە تێبگەن دنیا گۆڕاوە دنیای شکێکێ ئەمڕۆ دنیا ئینتەرنێتە دنیایکە ڕووداوێکی بچووک لەو پەری دنیا ڕۆدا هەموو دنیا پێزانێ ئەو جۆرە حیزبی تاگڕە و تاگڕەوی لە دەسەڵاتە و خۆرەخکردن و شاردنەوەی شت لە خەڵک ئەمە باوی نەماوە ئەمە حقیوای بیری لێ بکەنەوە بۆ مەسلحەتی خۆشیانەوە ئەمە دیمان دیکتاتۆرەکانی سەردەم چیان بەسەر هات ئەوانی کە سەردەمێک دیکتاتۆریان کرد و خۆرخی دەسەڵاتیان کرد و پال و پولیان لە خەڵکین کرد و پارەکانیان بردە دەرەوە شاردیانەوە دادی نەدان ئەوە هەمە ڕەزا شای ئێرانمان بینی بەچی دەردێچوەوە سەدام حوسێن هەر لە منتقی خۆمان کە حیزبی تاگڕە و حیزبی یەک حیزبی لەدامێ ئێستا باوباوی دیموکراسیە باوباوی ئەوە فرێیە مەفروزە چۆن خۆ دەوێت بە وەچوونی لایەنەکەی کەش قبولکەی چونکە دیموکراتیەت بە فرێیەوە ئەڕات پێشەوە ئەبێت تەنها ڕێی تۆ ڕێ ئەو حیزبە تەنها شت نەبێت لەم ساحەکەیە و ئیتر حساب بۆ کەسێکی نەکە لەم ماوەیە زۆرە بیستین کە بۆ نونەسەوتە جەنابیش تەڵی ئێمە وەکو یەکێتی تەحموولمان نەماوە لەسەر ئاسی باڵا مەکتەبی سیاسی و بەرپرسە باڵەکانی دیکەی یەکێتی ئەمەشمان بیستۆ کە تەحموولمان نەماوە ئیتر پێویستە ستۆپ بم تاگڕەوی پارتی بکەین مەبەستان لە ستۆپکردن بە پارتی چییە بە چ ڕێگەیەکردنەوەی چی نیازە بەڕاستی مەسەل ئێمە کێشەمان هەیە لەگەڵ بەغدایە کێشەکە دەوێت باجی بۆ دێنوانی سلەوەیە کە مەسەلەی قۆڕەخکردنی نەوت تا ئێستا نەوت و غاز و فرۆشتنەکەی بە هیچ شێوەیە شەفاف نییە ئەو عقدانی کراون شەفاف نین دوایی ئەو پارە و پولێک کە دێت ناو هەرێمەوە لایەنێک ئاگادارە و خەڵکانی کێشی ئاگادار نین چۆن ئەبێ سەرۆکی حکوومەت لایەک برسی بکە لایەکی شتێر بێ هەندێک پارە ون بێ دیار نەبێ و نەزانرێت چی لێ دێ و ئامادەش نەبن کەس بێ فەرمووەوە ئەو حیزبانی کە لەسەر دەسەڵاتن و کە بەرهەمیان هەیە ڕۆژانە داهاتەکانیان ئەخەنە سەر کۆمپیوتەر و خەڵک عالەمەی بینێ چەندە فرۆشن و بەچێ فرۆشن و بە چەندێ فرۆشن و ئەوانە هەمووی شتێکن چونکە ئەوە دەستکەوتی میلەتە ئەوانە قوتی میلەتە گلەیەکە لێشێتیڵێ بۆ لە ڕابردوڵی کرد بۆ ئێستا ئەوەیە مۆزوعەکە قوڵمان کردو لە سەرتاوە باسم کرد لە پێناوی تێکنەدان یەکڕیزیە لە پێناوی ئەوەیان کە ئێمە نارەکانمان کەم نین ئێمە ناوچەیەکە ئەژین کۆمەڵی نار دەوری گرتوین کە نانەوێ ئەم هەرێمە بۆ سعاتێکیش بژێ ئێمە لەوێ ئەژێن لەبەر ئێمە لە ئاستی مەسئولیەتمان بۆ وەزعەکە زۆر شتمان قوبوڵ کردو گوتمانە قەیناکە وەزعێکی ناخۆ قوبوڵکەین باشترەوە بڵانکە حاڵەت گەشت ئەوەی کە خەریکە بەرەو ئەوە ئەڕوا هەرێمەکەشمان لە دەست بچێ لە کاتێکە کە حیزبێک دەسەڵاتی گرت لە دەست بە شێوەیەکی دیکتاتۆری حکومی فەرمانگەکان بکە منطقەیەک عەزلکە بڵێ ئەمە بەشی نییە یعنیەوە تاگڕەویە لە بکە حکومەتە کە ناوچەیەک بێ خۆت بزانانی ناوچەکەی بێ پاڵنانیش نییە بۆەوەی کە دوو ئیدارەی دروست و لێ بەرامبەری شایەتی پێتاوان بە هیچ شێوەیەک هەموو بستێکی خەرچ قاچی ئەم کوردستانە بە هی خۆمان نەزانی خۆمان بە خاوەنی ئەزانی بەیم میلەتی کورد دەزانین لەبەرەوە کە دیفاعمان لێ کردووە ئەمەش بە قسە نەمان کردو بە کردەوە شەهیدمان لە پێناوەداوە لەسەر هەموو کوردستانی گەورە شەهیدمانداوە بزانین چه حیزبێکی کە ئەمەی کردو کێشێتی نیشتیمانی کوردستان کاتێک لە ڕۆژاوا پێویست بووە لە ڕۆژهەڵات پێویست بووە لە باکوور پێویست بووە لە باشوور پێویست بووە پێشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کادیرەکانی یەکێتی سەرکردی یەکێتی نیشتیمانی درێغی نەکردووە لەبەر ئەوە ئێستاش مەسەلەی ئەوە نییە لەگەڵ دوو ئیدارەیە قەت لەگەڵ دوو ئیدارەیانین دۆچیش بەی خۆمان نەزانین سلێمانیش بەی خۆمان نەزانین هەولێر و هەڵەبجە و هەموو ئەو شوێنانە بەش لە خاچی کوردستان ێزانین هەوڵە دەین کە گرتوو بێ و ئێمە زۆرمان محاولە یەشێتی فەرهەنگی دوویدارەیتان لەنا ئێمە مەسلەی دوویداری نییە بەڵام ئەتوانین بڵین ئێمە لەگەڵ حکوومەتێکا نابین کە قوتی خەڵک کۆنتترۆل بکە کە غەدر لەلایەک بکە کە داهاتەکەی ناشەفاف بێ ڕۆژێ موچەنەدا ڕۆژێ پاشەکەوتیکە بە نوعێک لە ئەمانە چەند جاری پێیان گوتراوە ڕەنگە ئێستا لایەنێک برێ بۆ کاتی خۆی دەنگتان نەکردووە ئەو کۆبوونانی کە جەنابی سەرۆک بافڵ چووە و ئەوانەی کە مەکتەبی سیاسی دووقۆڵی لەگەڵیان دانیشتوین ئەمانیان وە پێ گوتراوە چەندان جاری بە سەراحەت پێیان گوتراوە با نەگاتە ئەوێ بەڵام کە گەیشتە ئەوەی کە ئەوان دەیان بەڵێنیان داوە هیچی جێبەجێ نەکراوە لەو بەڵێنانی کە دایانە پارێ ئەمە ناوچانانێرن کە گرتویان یعنی گرتویانە خوێنڵێن ئەینێرین یعنی کە ناینێرین ینی گرتویانە ئەوە خۆی ئەترافە بۆی کە پارە لە بانکانی سلێمانیان نییە بۆ نەبێ سلێمانی دووەک بۆ فەرقی هەبێ موچە
کاتێک کە فەرمانبەرێک ئەبێتە فەرمانبەری حکومت گرێبەستێکی هەیە لە ناو ئەو حکومەتەکە ئیشی بۆکە موچەوەرەگرێ کەواتەمە علاقەی بۆ نییە ئەم حکومەتە داهاتی هەیە یانەتی یا داهات چۆن کۆکاتەوە فەرمانبەر لەم پارێزگایە ئەگەر مەسەلە حیزبایەتی بێ لە پارێزگای سلێمانی پارتیشی تایە و ئیسلامیشی تایە یەکێتیشی تایە و گۆڕانیشی تایە حیزبەکانی کەسی تایە کەواتە بێلایەنیشی تایە ئەی باشە تۆ دێی لە فەرمانبەرەکەی خۆت موچاگرەوە ئەمە بەڕاستی هی قوبوڵکردنیە بەڵام کەی گەیوەتە ئەوەی کە ئێمە قوبوڵی نەکەین و بە ئاشکرا برین قوبوڵمانە دوای چەندان کۆبوونەوە چەندان کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی پارتی کراوە لەگەڵ مەکتەبی سیاسەکان لەگەڵ سەرۆکی حکومەت کراوە بەڵێ ئاخرش دواوی کە کاقوبات پێی گوتن ئێمە بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکەین سەبەکە ئەوە بووە کە دەسەڵاتەکان هەمووی وردە ئەسەندرێتەوە لە وەزیرەکان ئەسەندرێتەوە تۆزە پارتیتان بۆ شڵەژان بەڕاستی ئێوەکو یەشێتی کە ینی کاخوباد و تیمی یەشێتی بەشێکیان بەشداریان لە کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران نەکرد بینیمان ینی ئەو تا هەردوێنێش ینی لێدوانەکانی بەڕێز کاک شێخ جعفەر وەکو جێگیری سەرۆکی هەرێم ینی ئەوەنەی تر پارتی تۆزە شڵەژان و بەیاننامەیەکی زۆر توندی دەرکرد ئەم ڕۆژێشێتی بەیاننامەیەکی تونتری دەرکرد وەڵامی پارتی داوەتەوە ئەو تۆمەت و ئەو پیلانانی کە پارتی ئاراستە یەشێتیەکە یەشێتی خۆی لێ بەبەریەکە بە تایبەتی منەبێت لەسەر مەسەلەی هەڵبژاردن یعنی یەشێتی وەکو حیزبێک لە ڕابردوو ئێوە داواتان کردووە هەڵبژاردن بکرێت و داواتان کردووە کە ئەم تۆماری دەنگدەرانە پاک بکرێتەوە و سیستمی هەڵبژاردن بگۆڕێت ئێستا بۆچی پارتی ئێوە تاوانبارەکە بۆی کە ناتانێت هەڵبژاردن کێشەکانە لێرە دەست پێکە ینی لە هەڵبژاردنەکانەوە کێشەکان پارتی زەخی کردەوە کە بە خەناعەتی ئێمە پارتی کێشەیەکێ لەناو خودی حیزبەکەی خۆیان کە ئێستا سبەینی کۆنگرە ناو کۆنگرەوە ئەوێ ئەمە بگوازێتەوە یان تەسویقی بکات لەناو خۆیەوە بۆ دەرەوە اینجا کەسی نەدوێت نزیکتری یەشێتی نیشتیمانی کورد نزیکترین کەسە کە جێسەری پێ بکە ئەگەر مۆزوعی هەڵبژاردننی ئەمڕۆ نییە هی چەندان مانگ لەمەوە پێشەکە باسی هەڵبژاردنەکان کراوە ئێمە گوتمانە مەسەلەی هەڵبژاردن ئەوێ هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێ ئەبێ جارێ پێش هەموو شتێک یاساکەی بگۆڕێ لە یاسا یەکبازنەوە کە خەڵکی کوردستان زەرری زۆریان لێ کرد پارێزگایە بتوانێت نیوەی کورسەکان بەرێ هەموو پارێزگاکانی کەش ئەنجا نیوەکەی برن توان ئەمە قوبوڵنی لە بەرەوە بکرێ بازنە هەر بازنەیەک اینی خۆی بەرێ لایکەم چەند بازنەیە بێ کوردستان بۆی هەر شارێک یا هەر ناوچێ نوێنەرەکەی دیار بێ چێ لە پەرلەمانی کوردستان ئەوانە بۆەوە ڕازی نەبوون چونکە ئەو تەزویر و گزیانی کە کرابوو لە هەڵبژاردنەکانی پێشوە کە ئێمەش ئەوەش لە ژێر فشاری خەڵکا قوبوڵمان کرد کە ئەو هەڵبژاردنەی پێش و کە کرابەوەی پەرلەمان و ئەم حکوومەتی ئێستای لێ پێکات ئەو ساکەش هینی ئەوە بە ناچاری ئێمە قوبوڵمان کرد چونە ژێرباری ئەوەی کە میلەتەکە یەک بێ و حکوومەتمانە بێ و وردەوردە کێشەکان چارەسەرکرێ ئێمە داوامان کردووە یاساکە بگۆڕێت لە فەربازنەوە لە یەک بازنەوە بیکە بە فربازی داوامان کردووە مەسلەی کۆتاکان تا ئێستا پێکهاتەی ئەم میلەتی ئێمن ناکرێ ئەوانە مەحروم بن و حیزبێک بچێ کادرەکانی خۆی لە ناو پێکاتەیە بێنێ بە دەنجی هێزی سەربازەکەی دەنگ بدا بەو لایەنەوە خۆیان مەحروم بن لەوەی کە نوێنەری کۆتای مەسیحی کۆتای تورکمان کۆتای یەزیدی کۆتاکانی کە بێژماریان 11 کۆتا بخۆی قۆرق بکە یعنی 11 کەس 11 کورسی لە پێشەوە بۆ خۆی بسۆگرکە لە پێناوی ئەوەیە کە تەداخل کە لەیشان ئێمە وتمانە مەسەلی کۆتاکانە بێت چارەسەرکرێ ئەبێ کۆتاکان خۆیان دەنگ بە خۆیان بدەن چێ دەرەچێ با دەرچێ بێتە نوێنەری ڕاستەقینەی ئەو کۆتانی کە کۆتایان بۆ دانراوەشێتی ئەمە داواکاریەکانی مەسەلی هەڵبژاردن و چاکسازی داواکاری سێمانەوە بۆ مەسلەی مفۆزیە بەسەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەبێ ئەوە چاکرێ هیچ چوارەمان ئەوە بۆ لیستی دەنگدرانە بێ پاکرێتەوە بە پێی بایۆمەتریەکەی بەغدا بکرێ کە بە سەدان هزار کەس بە تەزویر ناوی لە لیستی تۆماری دەنگدرانە هەیە و ئەچێت دەنگەدا و بەڵام حەقی دەنگداری دیە لەناو ئاوارانی کە لە شوێنەکانی تری عێراقەوە لە هاتوونەتە کوردستان یا لە بڵێن لە وڵاتانی دراوسێەوە هاتوونەتە کوردستان ئەوانە گوتمانە ئەمانە فێڵە لە خەڵکە کرێ ئەمە بەس بۆ ئەوەی کە حیزبی قاید هەبێ ئەکسەریەت هەبێ بە زۆری زۆردانی بتوانێت کۆنتترۆلی پەرلەمان بکە کۆنتترۆلی حکوومەت بکە هەموو ئەوان کۆنتترۆلی سەرۆکایەتی هەرێم بکە هەمووی بەدەست ئەوە بێ و هیچ حیزبێککە هیچ دەبێت هەر کاتێکتی وەرە و بڕۆ ئەنێ ئەوە ئێمە ئەوانەمان هەموو پێگوتون لەگەڵیشانە باس کراوە لە دەیان کۆبوونەوەیە
ئەگەر ئەڵێن وانە هەمووی بە دۆکیمنت هەیە و بە ڤیدۆش تۆمار کراوە و بە وەرەقەش ئیمزا کراوە کە لەگەڵیانە وتیانە وعدیانداوە چاچەکەین بەڵام دوایی هەڵساون گەڕاونتە بیانوچەند هێناوە و دوایان خستەوە هەتا گەشتینە ئەوەی کە مەسلەی هەڵبژاردنەکان دواکەوێت چکە زۆرم فاوەزار نەبوو قەت وەچەتی وەکار نەبوو لە دواخستنی هەڵبژاردنەکان یەکێتی دائیمە ئەویست هەڵبژاردن بکرێ بەڵام بێ هەڵبژاردن پاک و بێگرد بێ نەگێچێک پەلە بکە لە هەڵبژاردن لە پێناویەوە بە لیستێکی ناپاکەوە بچێتە پێشەوە یەکێتی لە هەڵبژاردن نەترساوە قەت نەترساوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوو هەیە لە هەڵبژاردنە کە ڕەنگە لە ئەو ساڵێ شاخ بووین ئەنجومەنی دەیەکانی هەڵبژاردووە کە دەسەڵات بن ئەنجومەنی دەیەکان چەندەیەکێتی بوو بێ لە حیزبەکانی کەش بوون خەڵکی بێلایەن بووە هەڵیان بژاردون و حکمیان کردووە حکمی دەیەکەی خۆی کردووە لەو کاتەوە کە ئێمە وەک گەشتی نیشتیمانی کوردستان و ڕێبازەکەی جەنابی مام بڕوامان بە دموکراسی بووە بڕوامان بە هەڵبژاردن بووە بڕوامان بۆ ئەبێ خەڵک حکمی خۆی بکە ئەمانەمان هەموو هێناوە بەڵام کە هاتوونێتە سەر ئەرزی واقع سەیرەکەین حیزبیتر هەیە بە ڕووکەش واڵێ بەڵام کە دێتە سەر عملی و واقعی شەکە نایکە جایەکێ لێ کێشە گەورەکان من لەگەڵ پاشی دیموکراتی کوردستان لە باسکردنی هەڵبژاردنەکانەوە سەر هەڵەدا بەڵام ڕەنگە ئەوان بیبن بۆ مەسائلی تر ئەیبن بۆ مەسائلی شخصی ترۆرکردنی ئەم و ترۆرکردنی ئەو وڵی وابزانم سەر بە ڕەنگە پارتی بۆ خۆی مێژوێکی دوور درێژ هەیە لە مەسلەی ترۆر مەسلەی تیرۆرە پرسیمانی وەکو یەشێتی نیشتیمانی کوردستانی و کاگە حەمداسکەریانی ئەوەی کە ڕۆدا لە مەسلەی تیرۆر ینی ئەمە من نایڵم چاودێرانی دۆخی هەرێمێڵن ئەوەی کە ڕوویداوە لە بابەتی تیرۆر و لە ترساندنی خەڵک ینی بە تایبەتی لە منتیقەکانی هەولێر و هەندێک ناوچەی زۆنی زرد بوو ئەوەی کە لە ئێستادا یەشێتی پێتاوانبارەکرێ مەسلەی تیرۆرە یەشێتی بۆ ئەمە وەڵامی چێ بەڕاستی ینی چۆن ئەتوانن ستۆپ بم بابەتە بکەن کە لەسەر سومعی یەشێتی نەکەوێت کە هەمیشە حیزبێک بۆ سۆسیال دیموکرات بوو لە بواری دیموکراسی وەکو جەناب دەڵێ ینی هەوڵی بێپایانی دا و خوێنی زۆریشی ڕەشتۆ لە پێناوەم بابەتەیە ئەگەر بێنە سەیری هەردوو ئەوەی کە پێڵێن زۆنتە من ئیمانم بۆ زۆنی زەرد و سەوزانی مەفروزە هەرێمێک کەرێم بێ یەک حکوومەتی هەبێ یەک پەرلەمانی هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئەوەی کە ڕۆکە لە منتخە سلێمانیە گۆڕێ لە مەسلەی ئازادی دیموکراتیەکان و ئازادی ئەو حیزبانەی کە لە منتخە ئەژەن بابێن ڕبعی ئەوە لەو منتقانی کە کۆنتترۆلی ژێر دەسەڵاتی پارتیا هەبێ یا دەیەکی ئەوەشە بێ لەو جێگەیانەیە نەڕێگە بە خۆپچاندان نەدرێ بە سەحافی حڕە درێ بۆ کەسایەتیانیان درێت کە بڕێن جۆرێک ناڕازیانی ئەوە هینەکانی بادینان کە ئێساش حکومە درێن لەسەر ئەوەی شتیان نووسیوە لەسەر قسەیان کردووە ئەمانە کە هەمووی بەڵگەن یعنی گەریمە بێنە باسی بەڵگەکان کەم بەڵکانەوەندا زۆر زەوەن کە لە چاوپێکەوتنیی وایە لە ئێستا ناکرێت بەڵام قابلی مقارڕن نییە و بزانم خەڵکانی بیانیش کە دێنە منتقەکان و کە ئیتراعیان ئێستا منتقەیە شایدی ئەوە ئەدەن مەسلەی ترۆریش مێژوو هەیە توانین مێژوو هەڵدەین لاپەڕەکانی مێژوو هەڵدەین و ئەزانین پارتی دیموکراتی کوردستان دەستی لە چەند تیرۆرا بوو چەند جار هێزی جوڵاندۆ بۆ تیرۆرکردن لە ژێر دەسەڵاتی خۆیان لە ژێر دەسەڵاتی خۆیان شەوان چۆ پەلەماری خەڵکی داوە کوشتێتی نەک چۆ بیگیرێ چۆ کوشتێتی یەکێتی تۆزێک لەی لە مەسلەی دادگاکانی شێ بە تایبەتی دادگاکان مەسەرەن ئەگەر سەرۆکی حکومەت ئەوایە پێش هەموو خەڵکی کە لەسەرەوە هەڵی دایەتێ مۆزەفێکی ئاسایش ترۆرەکرێ بەدەستی کەسێک ئەچێ داڵدەیەدا دادگا ئینی بە دەرەکە بەڵێ گرتنی بە ئاسایشەکەی سێچە ماڵ بڵێ ئەوەی کە ترۆرەکەی کردووە تاوانبارەکە ئەڕوا لە ئەوێ داڵدادرێ ئەوایە سەرۆکی حکومەت ئەمە قوبوڵ یەکێتی بۆ قوبوڵی کرد یەکێتی قوبوڵی کرد و ڕای کردو لە دەستێکی خۆ ئەگەر لە دەست دادگای یەکێتی لە سنووری شوێنێکاکەین بێت دەستینەوە ڕای کردوی بەجێشتۆ بەڵام لە کاتێکا ئەگەر حتا بۆ یەکێتی بیکە بۆ حکومەتێکە بۆ حکومەت پۆلیسی هەیە حکومەت هینی هەیە پێشمەرگەی هەیە بۆ نەچوو ڕادستی دادگایکە بنێ ئەو مۆزوعان لە دادگاش کاتی لەکرد باچێت بەردەمی دادگا لە دادگا سکاڵای لێز لەسرە کە ئەمان بە ئاشکرا خەڵک کوشتۆ بە ئەوە بکە ئەمە ئەگەر نائەمنی هەبێ حکومەت مەسئول لێ وەزعی اقتصادی خراپ بێ و خەڵک بژێوی ژیانی خراپ بێ حکومەت مەسئول لێ حکومەتیش ئەمڕۆ کابینەکە بەدەست پارتیەوە بە دەرەجەیەکە زۆربەی وەزیرەکان زۆربەی پەرلەمان ئەوانەی کەینە بێ لە هەموو خەڵکانی کە دەسەڵاتی زیاتر کردووە لە ناو ئەگەر بە هەر شێوەیە کردوێتی هەیەی باشە بۆ دەسەڵاتە ناپارێزە لە کابینەکەیە بە واقعی حساب بۆ ینی هەڵوێست و بۆچوونەکانی یەشێتی نەکراوە بۆیە ئێستەی وە تووڕۆ نیگەرانە هەر ئێمە نا لایەنەکانی کە شەڕن وەزیرەکانی گۆڕان لە وەزیرەکانی ئێمە دەسەڵاتتر نین هەتا وەزیرەکانی خۆشیان ڕەنگە جۆرێک لە هینی پۆلیسی لە ناو حکوومەتە ئایشەکە لەبەرەوە ڕەنگە زۆر وەزیر
دەسەڵاتی وەزارەتەکەی خۆی وەکو تەخەسوسی وەزارەتەکەی بەکارنێنێ لەبەرەوەی جۆرێک لە دەسەڵاتەکەی کە زاڵە بەسەریا یا دەستوەردان هەیە لە کارەکانی ئەمانە هەمووی کۆبەتەوە چەند جاریش باس کراوە هەر لەو کاتی باسکردنی لامەرکزی کە 2 ساڵەوە پێش ئمە داوامان کرد ئەو لامەرکزێتە نا ئەو لامەرکزی لە وڵاتانی ئەوروپای سەرێکە مەسلەی داهات علاقەی نییە بە لامەرکزێتی سەرفی داهاتەوە تۆ کە داهاتە دەبێ یەکسان بێ موچام وەگێکە ئەمانە دوشتی جیاوازن لە یەک بڵام ئەمان دێت تێکڵاوێکن وا تەسەورەکەن ئیتر شارێک دەبێ بۆ خۆی حاکم بێ و بۆ خۆی باز کۆکاتەوە حکوومەت لێشە لە دیدارەکانی ئەم چەند ڕۆژەیەوە لە ئێمە هەندێک ناوچە بۆ داوای چۆنەڵی دەسەڵاتی تەواویان کردی بە دەسەڵاتی تەواومان پێداوتمانە فەرم بڕۆ ناوچەکانتان برن بڕێ ئەمە لە ڕووی ئیداری و دەوڵەتداری و تەواوە نەخێتەوەنێ ئێستا حکوومەتی عراق بەپێی دەستور مەسوولی گومرگەکانە ئەبێ حکوومەتی عراق ئاگادار بێ فلس بە فلسی گومرگ لە چۆ کۆکرێتەوە بە شەفافی کۆکرێتەوە بزاندرێتە خەزانەی عێراقەوە بەڵام بێ عێراقش عادل بێ لەوەی نا ئەوانش وەک عێراقیان کردووە نە عێراق ئەوەندە عەدالەتی هەبووە بە داهاتەکەی بە تەواوەتی تەوزیعکا بەسەر هەرێم و پارێزگاکانە من باسی حکوومەتەکانی ڕابردووەکەم گومانم لەم حکوومەتیان نیە چکەم حکوومەتە کاتوتە پێشە تازێ وێشتا نازانین هەنگاوەکانی وەرەوچی ئەڕوا حکوومەت دەبێ وڵاتی وڵاتی خۆی بزانێ هەموو بستێکی ئەرزەکەی وەرزی خۆی بزانێ تعدا لە حدودێکرا گەل لە بەسرە بکرێ و گەل لە کوردستان بکرێ بێ یەک وەڵامی پێ بێ کە دوو وەڵامی پێ بوو ئەوە حکوومەت نییە کە سەری دوو هاوڵاتی کرد وەک دەرەجەیەک و دەرەجە دوو ئەوە حکوومەت نییە ئەوە حکوومەتێکی دیموکراتی نییە حکوومەتێکە ڕەنگە بۆ تایفەیەک یا بۆ بەشێک بکە ئێستا حکوومەتەکەی پارتی وایشەکە وایشەکە حکوومەت حکومە بۆ جێگەیەک ئەنیەوە بیر چێتەوە یەکێتیە توانێ ئەم حکوومەتە پەک بخە بەتەکیت بەتاکیت حکوومەت لەو یەکێتی لەو حکوومەتیانە منێ حکوومەتەوە حکوومەت نامێنێ باشە پارتی ینی بۆ نمونە باسیەوە کاڵی یەکێتی هانای بردووە بۆ بەرلایەنەکانی دیکە و ڕای لایەنەکانی دیکە وەرەگری ینی ئێستا جەنابیشت ئاماژەت بۆدا حساب نەکردن بۆ لایەنەکانی دیکە و نەخوێندنەوەی لایەنە کوردستانەکانی دیکە بەڕاستی قبول نەکراوە یەکێتی بەس زەکاتی کێشە و ئەزمەکانی لەگەڵ پارتی پەناباتە بەرلایەنەکانی خود نەخێر ئەوان بە بەشدارێکی ڕاستەقی نازانێت لەم کوردستانەیە بە بەردەوام یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ لایەنە پەیوەندی هەبوو پرسی پێ کردو لە هەموو سەردەمەکانە لە ڕۆژی یەکەمی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە 1990ەوە تا ئەمڕۆ یەکێتی نیشتمانی کوردستان لاری لەوە نەبووکە لایەنەکانی کە بەشدار بکە لەو توێژەکانیان لە دەسەڵاتیان لەشانە و بەڵگەش ئەوەیە هەموو لایەنەکان کە لە حکوومەتان و کە پەرلەمانیان پەرلەمانتاریان هەیە لە زۆنی ئێرەیە دەسەڵاتیان هەیە و خاوەن فەرمانبەر نیە خاوەن دەسەڵاتن بە پارێزگای سلێمانیشەوە بەڵام لە ئەو زوێنەی کە نەپێڵێن زۆنی زەرد چەند کەس لەو حیزبانە لەوێ دەسەڵاتیان هەیە و توانیان هەیە حکوومەکەن باش مەسلەی یەکێتی لەگەڵ ینی کونسڵ و نوێنەری وڵاتان کە لە هەرێمی کوردستانە هەن بەڕاستی ئەم واقعە توانیوێتی وەکو خۆی بگەێنێتە ئەم لایەنانە و ڕۆژانەوەی کە لە هەرێمی کوردستان و لە دەوڵەتداری و لە مەسلەی دیموکراسی و لە مەسەلە ژیارەکان کە لە هەرێمی کوردستانە دەگوزارێ و هەروەها لەگەڵ ئەو ناکۆچانی کێسە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتیە دروست بووە توانیوێتی ئەمە وەکو پەیامێک بگەێنێتە ئەم لایەنانە بۆ ئەوان لە دۆخی هەرێم ئاگادار بن بەڕاستی ئەگەر گەیاندوێتی وەڵامی ئەوان چی بووە چەندان جار ئەمانە بەجۆی کۆنسڵگەریەکانی هەرێمی کوردستانە دراوە بەدوی سەفارەتەکانیان لە بەغدا دراوە بەگوێی حکوومەتی عێراقشا دراوە کە ئەم وەزعی کە ئێستا لە کوردستانە گوزەرێ بەڕاستی ئێمە تەحملمان کردووە ئەگەر ئەم وەزعانە ڕەنگە لە هیچ وڵاتێکی دنیاە تەحملەوە نەکرێ ئەو قۆرەخکاریە ئەو پاوەنخوازی کە پارتی دیموکراتی کوردستان دەستی داوەتێ سەرۆک بافڵ چەند جارێک لەگەڵ قوسڵەکانە کۆبووتەوە بە تاک و بەکۆ پێگوتون وەزعی ئەم حکوومەتە جۆری ئەم حکومڕانیە کە لە کوردستان ناکرێ جێگەی ڕەزامەندی ئێمە نییە ئێمە بەخۆشیانمان گوتووە بە ئێوە شەڕین دا ئێوەش ئەتوانن فشاری خۆتان بکەن لەسەر ئەوەی کاوە تا ئێستا چەند ئەو فشارانە بووە یعنی ئێوەتەوەکە زۆر جار هەیە چوونە تا ئەوەی کە بە کۆنسڵەکانی کە مەچن بۆ سلێمانی مۆزەفی تۆ نین بزنسی بۆ سلێمانی یعنی ئەوشان پێوتراوە بەم باشیدا بەغێر باشی پێیان گوتون یەکێتی لەسەرمە هەڵوێستی بۆ لە پێیان گوتونەوەن تەبنەوە وڵاتانە بخۆیان هەڵوێستی خۆیان خۆ سەفارەتی قۆنسڵەتی وڵاتێک مۆزەف نییە
هەتا لە دایرەیەکە تا مدیرەکەی پێ بڵێ وا بکەوە بکە ئەو بۆ خۆی سیاسەتی وڵاکەی پێڕۆ بۆ ویستراوە ینی دەست بخرێتە بینەقاقای یەکێتی و هەروەها ئەو ناوچانی کە یەکێتی نفوزی تای هەیە ینی ئەمە چییە بەمە لە سەرتاوەڵێم لە سەرتاوە ئەڵێم هەر بۆ یەکێتی نییە بۆ گەڕانی ژوا لێکراوە بۆ هەموو ئەو خەڵکانێک کە لەگەڵ شەریک بن پارتی لە ئەوڵەوە سیاسەتی وا بووە کە سیاسەتی خەفەکردن ئەوەی کە لەگەڵ تا شەریکەکەت بچووکەوە بۆی خۆت گەورە دەرکەوی ئەمە سیاسەتێکی ناڕاستە نادروستە ئەگەر بۆ سەردەمێکیش گونجابێ بۆ ئەم سەردەمانە ناگونجێ بەڵام ئایا هەتا چوو ئەڕوا ئەوە بەڕاستیەکی نیشتمانی کوردستان گەیوتە حدێک لێرە خۆت قسەکەت کرد بتە ستۆپ لێرە ئاڵێ ستۆپ ئێمە ناتوانین لە حکوومەتێکا بەشدار بین قوت و موچەی خەڵک ببڕێ منطقەیەک برسیکە منطقەیەک نهێڵاوە دانی بگاتێ داهاتی شەفاف نەبێ و حکمێکی پۆلیسی دادگاکان تعتیلکە نهێڵێ دادگا دەوری خۆی ببینێ خەڵکان بدا هێزی چەکدار دروستکە لە ناوچەیەکە بۆ پەکخستنی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت لە پۆلیس و ئاسایش و هێزەکانی پێشمەرگا هێزێکەکەی لاوەکی دروستکە و بەغێرە نظامی داینێ و دەستیان بە پشتادا و چەک و پاریان بداتێ بۆی پشێوی بنێنەوە تعدا لە حکوومەت بکەن بەڕاستی ئەمانە کۆمەڵی ئیشن ئەگەر بین دابنیسین بۆیکن یەک ڕەنگە لیستی دوور و درێژ بێ ئەو پێشێلکارانی کراون کە حکوومەت بەرپرس بۆ لی ئەیتوانی نەیە لێ بکرێ و ئەیتوانی جۆرێک لە سربەستی بدا بە دادگاکان هینێکدان سنوورێک دابنێن بۆ پێشەرکاریانی لە هەموو شوێنەکە مەسلەی تاوان وجودی هەیە کام وڵاتاڵی زۆر پێشکەوتەوە تاوانی هەیە بەس لە مقابلی تاوانە دادگا هەیە بەندیخانە هەیە قوباتی قانونی و دەستوری هەیە بەڵام لە کوردستانە بۆ ئەوێ ئەوانە بکرێ بە قوربانی سیاسەتێکی هەڵا جیاوازیە بین وەکو یەشێتی لە دادگاکان مامەڵەی دادۆرەکان بەتاکید هەر لە دادگاکان هەر لە تشکیلی دادگاکانە دیارە هەر لە تشکیلی دادگاکانە کە دادراوە دادگای سزاکان و دادگای پیاچوونەوە ئەوانە هەمووی دیارە ئەنی هەوڵکردان بۆ کڕینی خەڵک لەناو دادگایانە هەوڵدان بۆ زۆرکردنی ژمارەی خۆت لەو دادگایانە ئەمانە هەمووی دەبێت دادگا هەوڵ دەی کادرێکی خۆشت بێ سەربەخۆ بێ بۆی کە خەڵک سڵی لێ نەکاتەوە کە سوسکاڵایەکی کرد بەڵام لەگەڵەوە بچی تۆ دادگا بکڕی و دادگا قۆرەکەی و هەڕەشە لە دادوەر بکەی بۆی بەویستی تۆ بکە یا دەسەڵات چی ئەوێ ئەوە بکە هاوڵاتی خاوەنی شتێ دەبێ کەواتە تۆ سڵتەکەت لە دەسەڵاتی سێم سندەوە کە دادگاکان کاگێ ئەحمە عسکەری مەسلەیەک هەیە ینی پارتیە مەهمی شۆک و تیر و توان جێگرێت یەشێتیڵێ ئەگەر ماڵە لە شوشە بوو بەرمەگرە ماڵی خەڵک بڵێ یەشێتی ماڵی لە شوشەیە یاخود ئێوە بەهێز و کتە و یەکگرتوون بۆ ڕوبەڕوونەوە قەت ماڵی یەکێتی لە شوشە نەبووە و ئەگەر شتێکیش بەڵگەدار نەبوو بێ قسەی لەسەر نەکردووە هەموو بەڵگانی کە ئێمە ئەڵێن وا کراوە لە برسێتیکردنی خەڵکو لە گرتنەوەی پارەکان و لە قۆرەخکردنی گومرگەکان و لە قۆرەخکردنی داهاتی نەوت و ناشەفابوونتیایە لە سەرفکردنی داهاتە و جیاوازیکردنە جێگاکە بەدایان دۆکیمنتمان لایە لەبەرەوە ئەبێمە لە چی بترسێن لەوە بترسێن بڵێن وڵا ماڵمان لە شوێ بەرمان بابەتێکنەوە ئەوەی کە ئەبینی کە زۆر سەغڵەتە بن بەوەی کە ئێمە چون سەردانی لایەنەکانمان کردووە باشە بۆ ئەبێ دوو حیزب لە سنوورێکە ئەژین ئەنواعی هینمان چۆمان بەسەرێکەوەیە ئێمە بۆچی چون بۆ لایەنانە ئەڵێن هەندشتێ مەقبوڵی ناکە ئێوە پێتان قوبوڵەکرێ تا ئێرە قوبوڵمان کردو ئەو لایەنانە چیان بەیەشێتی وت ئەو لایەنانە هەرێکە ڕەنگە ڕێی خۆی هەبێت کە من ناتوانم لە باتیەوە قسەم ڕێی جیاوازیانە بوو ڕێی جیاوازیانەوە پارتیشتی میوزاری خۆی نەربوو لای لایەنەکان بەڵێ ئاخرەوە دوای ئەوەی ئازانم کە یەکێتی حرەکەیکی وای کرد حەقی وای دەستخۆشیان لە یەکێتی بکردایەکە حرەکەیەکی لەگەڵ حیزبەکانی کا کردو کەچی زۆر شڵەژان پێی ئەوانش کەوتنەوەی تیمێکی حکوومەتیان نردوو کەوتنە سەردان باشە بۆ پێشتەوە سەردانتانە پێشەوە یەکێتی ئەو مبادرێ بکە ئێوە بۆ سەردانەتان ناکرد یعنی ئەوان سیاست بە کار و کاردانەوەکەن ینی لە باتیەوەی بێن کێشەکان هەلکەن دێن کێشەکان یا بچووکەکەنەوە یا دەبن بەرەو ئاراسەیەکێکە هەنی بۆی لە کێشە ڕەسەرێکەکە بڕواسە بۆی خەڵک مەسلەی دواخستنی هەڵبژاردن و هەڵبژاردنەکان و شێوەی مەسلەی هەموارکردنی یاساکە و مەسلەی پاکردنەوەی لیستەکە و مەسلەی کۆتاکان و ئەمانە لەبیر خەڵک بەرنەوە
ئەیبەن بەرە و شەڕەجوێن و کۆمەڵشتی نەشیا و کە بەڕاستی پیلانجێری بسل باسی پیلانجێڕێکەکەن گوایە ئەوان کامێریان هەیە و شتەکەیان زانیوە باشە کەس بۆ ڕایە ناگرت کەیان زانیەوە کەسێک هاتووە کامێرە بە دوایەتی و لایەنە کامێرێکی جددیشی کە زانیوتانە بۆ ڕاتان نەگرت ینی و نەگەرمە سینناریۆیەک نەبێ دروستان کردبێ لەلایەن چەند کەسێکە و کە چەکدارە خۆتان هانێنە دەن و کارانە بکەن بۆ تاوانبارکردنی لایەنێک و بۆ دروستکردنی کێشەیەک بۆ لە بێبردنەوەی کێشەیەک تەبەنەوە زۆر کەسەیە و سیاسە هەیە سەقەتەی هەیە بۆی کێشەیەک لەبیر خەڵک بەرێتەوە کێشەیەکە دروست دۆخی یەشێتی بە تایبەتی دۆخی ناوخۆی یەشێتی لە ئاستێکی باشایە بۆ ڕوبەڕوونەوەی ئەم پیلانجی ڕێناگەر هەبێت من پێم وایە ئەوە پارتی سەغڵەت کردەوە ئێستا پارتی خۆی لەو ئاستایان نیە کە جاران یەشێتی وابوو جاران یانگوود یەشێتی بچین لەگەڵ چیا قسە بکەین لەگام باڵی لە کام کەسی قسە بکەین ئێستا یەکێتی یەک دەنگ و یەک ڕەنگە یەک سەرکردەی هەیە یەک سەرکردایەتی مەکتەبی سیاسی هەیە یەک ناوەندی بڕیاری هەیە لەبەرەوە بەڵام پارتی ڕەنگە ئەوەی جارانی یەکێتی سەلا ئەوە بێ جا بۆی ئەمەنەکە ئەمە ڕەنگە پارتی تاوا سەغڵەت کرد بێ دەبەن بەڵام ئێمە بەداخەوە ئەڵین ئەم کێشانێ بین ئێمە یەکێتی پارتی زەرری زۆری لە میلەتەکەمان داوە ئێمە هیوادارین ئاواتەخوازی ئەوەین کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بە یەکەوە تەفاهم بکەین لەسەر ئەم کێشانە نەک کێشە بۆ یەکتر دروستکەین ئەگەر کێشە دروستکردن زۆر ئاسانە چارەسەرکردنی کێشە قورسە بەس کێشە دروستکردن لە خۆی ئاسانتر نییە ئێمە لە بەغدا ماوەیەکی زۆر کێشەمان نەبوو لەسەر مەسلەی سەر کۆماروانە کە ڕەنگە کێشەکەمان چوو بۆ ناو عێراقشەوە کاری لە عێراقش کردبوو لە حیزبەکان ناو عێراقش کردبوو ئەوە خراپ بوو ئەگەر لە ئەوڵەوە بە یەک دەنگ بچینایە ڕەنگە دەستکەوتمان بۆ میلەتەکان چەند جار بووە هەر باش بوو لە مەخیریا گەشتە زۆرە تەفاهمێک ئەو ڕێکەوتنێکی ئێستا ئەم حکوومەتە لەسەر بنیادندا کۆمەڵی دەستکەوتمان هەبوو ئەویش بە جودی یەکێتی نیشتیمانی کوردستان و چەندان سەردانی کاک بافڵ بووە بۆ لای کاک مەسعود و قسەیان کردو بەیەکە ئەو مۆزوعان لەسەر ئەم کێشانە کە کۆمەڵی وعدرا لە ئەخیر ئەوەی چەندێ ئەوان لە چەند جارێک فێڵیان لێکردین بەبێ ئێمە پەیوەندیان کرد بە لایەنەکانی کێکەوە وەکو سەدرەکان و لایەنی سونەکان و لە بنەوە ژێر بە ژێری اتفاقیان لەگەڵا کردبوون بەڵام دوای ئەوەی ئەمریکا ئەم لیژنەی کەوەتەنەی کە دروست بوو کە ئەم حکوومەتی لێ پێکهات هەردوو لامان چوین بەڵام جۆرێک لە تەفاهممان تیا دروست بوو هەرچەند یەکێتی نیشتیمانی کوردستان مبادر بوو بەوەی کە نەکەل ئەوگاوان زیاتر پیان لەسەر مەسلەی نەوت و مەسلەی قانونی یاساکەی نەوت و ئەو قاراری محکەمەی اتحادی لەمەڕ کێشەنەوتەکانە لەنەوە زیاتر ئەویان لامە بەس بوو ڕەنگە مەسلەکانی کێکی و مادەی 140 جێ ناکۆکان و مەسلەی هێزی پێشمەرگی کارنامەکان دیارە و دووەرەکەی کە دراوە بۆ لیژنەیە هەردووچیان دیارن کە دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان چی بووە دەوری پارتی دیموکراتی کوردستان چی بووە بەڵام هەر باشە خۆشبەختانە لە ئاخیرا ڕەنگە هەموو وەرەقەمان بوو بە یەک وەرەقە و داواکاری کورد لە چەند خاڵێکە تۆمار کرا لە بەرنامەکەی حکوومەتی تازە هەر لەسەر ئەم خۆشببختی کە جەناب تەڵی دوجاریانی بۆ نمونە بۆ مەسلەی بەغدایەکێتی و پارتی هاوڕابوون ینی بەرپرسانی باڵای یەکێتی و بەرپرسانی باڵای پارتیش نایشارنەوە ینی دەڵێن نە پارتی بەبێ یەکێتی نەیەکێتیش بەبێ پارتی ئەتوانن دۆخەکە تێپەڕێنەوە ئەم هەرێمە بەرن بەڕێەوە یەکێتی تروسکاییە بینێ لە پەیوەندیەکانی لەگەڵ پارتی یا نەخێر پلانی بیتان هەیە و کۆتایی با مشتێک ئەمە بۆ هەموو شتە پلانی خۆمان هەیە بۆ هەموو ئەگەرەکانمان لەبەردەمایە ئەو ئەگەرەکان ئێمە ئەگەری گەورەمانەوەیە ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کورد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بگەینە ڕێکەوتنێک تەفاهمێک کە میلەتەکەمان سەربەرسیا دەرچێ و ڕزامەند بێلێ چونکە ئەم وەزعی بینی یەکێتی پارتی بەڕاستی گەرانێکی زۆرە بەناو میلەتەکە ینی بەڕاستی خەڵکە گشتەکەی ناو میلەت مەترسی لەسەر ژیانی پێیا بووە لەسەر وەزعی پێیا بووە لەسەر ئابووری پێیا بووە هەرسوم عشمان وەکو هەرێمی کوردستان لەلایەن دۆستەکان منزل دۆستەکانمان هەمووی ئەوانە حسابی لەسەرەکەن لەبەرەوەیمە پلانی ئەیمان ئەوەیە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بگەین و هەر ئەبێ بشگەینە ڕێکەوتن وەڵام ئەگەر لە حاڵەتێکە ئەوان مصر بن لەسەر خۆسەپاندنەکەیان و ئەو تاگڕەوی کە نەخشیان بۆ دانەوە پیلانیان بۆ داناوە بەڕاستیەوە ئێمە ڕەنگە پلانی بی و سیوجیشمان نەبێت تر ینی شتەکان بەرەو قورسیە بن دەوان تۆ لە حاڵەتێکە دەسەوسان ناوەستی کە کاتێک میلەتەکەت بکەوێتە خەتەرەوە کاتێک حیزبەکەت تەنجی پیاڵ چەند درێندێ کە ئاسوهەیەکی ڕووناک نەبینی لەو پەیوەندی و علاقات هەیە بە تاکید تۆ
ئەبێ پلانی خۆتە بێ بۆی بەغداشتان لەم شتانە ئاگادار کردوەوە کاگە حماسکەری هەموو لایەنەکانی ئێمەزاری بە دەرەجە یەکەم لایەنە حیزب کوردستانەکان ئاگادارەکەن مەبەستان ئەوانە یەکەم شتمان ئەوانە چکە ئەوان دۆخێکی کوردستان لەگەڵمان ناوخۆییە. ئاژن لە ناو میلەتەکەیان دەنگ و ڕەنجی خۆیان هەیە پیان ناڵێن لەگە پارتی دموکراتی کوردستانە ئەو هامانێناوە ئێستا گەوێت ئەم قۆناغا و ئەوان فەرمو ئێوەشتیتان پێ ئەکرێ بۆ هاوکاری ئەمە بیکەن ئەگەر نەگەینە نەتیجە بە تاکید ئێمە ڕێگە نادێن لایەک لەم هەرێمە برسی بکرێ و پارە و هینی زەوت کرێ و بە ئارەزوو ئەو موچە و شتێک کە هەیە لە شوێنێکا سرف کرێ و شوێنی شتێکەش سیرکا و تاوانەکەشی بخرێت سەرێکێتی بڵێنەوە یەکێتی بۆتان ناکە یا جگایەک داوای سەودا بنەوە تو غازەوە بکەن غاز لێرەوە بڕوە ئەوانش لێرە سەودای پێ بکەین ئەمانە پێیان گوتراوە و چەند جاریش پێیان گوتراوە نەگەوە بەس ڕەنگەوان زۆر جار هەیە لە هەندێک غرورەی کە هەیەە بە حساب زۆرینیان لە پەرلەمان هەیە بەسایی ئەو وەزعی کە دروستیان کردو یا دەسەڵاتی حکوومەتەم بدەست ئەوانەوەی و ئەوان دەبێت ساحیبی هەموو قسەیەک بوون و چەندان ئیتفاقیان لەگەڵ بەغدایە کرد کە وعد وابوو بە یەکەوە بڕۆین لە ناو ڕۆشنەکەیە کەشف بوو کە ئەوان لەژێرەوە ئیتفاقاتیان کردووە لەگەڵ کۆمەڵی لایەنە بەبێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە هێشتا عەقڵ و بیرمەندانی نێو پارتی ئەم دۆخەیان پێقۆبوڵ نیە و دەیانێت ڕێچکەکە لەگەڵ یەکێتی تەمەنای ئەوە کە نیشتیمانی نیشتیمانی کوردستان قیادەکەی من پێم وانە قاعدەکەی ئەم وەزعی پێ باش بێت وەکو ئەو دوای میلەتەکە قیادەکەی بیر لەوە بکاتەوانێت کە بەرژەوەندی میلەتەکە بێژەوەندی حەزبەکەشی لەوەیەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بگەنە خاڵێک و تەفاهمێک و هەستکا شەریکی هەیە هەز نەکە ملحقی هەیە ینی دواکەوتێ هەیە پاشکۆی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان نابێتە پاشکۆی حیزب بەردەوامیش نابن ئەگەر وابێت تەوان نەک بەردەوام نابین هەڵوێستیشمانە بێ لەسەر وەزانێکی چاوەڕی نەتیجەی کۆنگری پارتیەکەن بە نیسبەت یەکێتیەوە چەند گرنگە ئەوان لە حاڵەتی کۆنگریان ئێمە پێمان خۆشە ئەو قیادەی تازە کە پارتی دێتە قیادێکی تازە بێ نوێخواز بێ و بە بیرکردنەوەیشتێکی هەبێ نەک ئەم بیرکردنەوەی کە ئێستا سەرانی پارتی هەیەە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمێ دووەقسی کاگە حماسکەری و کۆندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پەیامێکیش بۆ لایەنی بەرامبەرتان کە پارتی دیموکراتی کوردستانە جۆم لێ بێ ئێمە تەنها پەیامانەوەیە کە ئەم کوردستانە بە هەردوو لامان بەڕێواچێ و خەڵکی کوردستانی چاوی لەوەیە کە یەکێتی پارتی تەبابن بەستەبایی لەسەر ئەساسی شەراکەت بێ نەک لەسەر ئەساسی پاشکۆیی بێت پاشکۆیی ئێمە حیزبێکین ئەوەندەمان قوربانی داوە کە نامانەوێت نایکەین پاشکۆی هیچ کەسێک هیچ حیزبێک دابین و هیوادارین ئەم کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان بە ئەنجامێ بگا سەرکردەیەکی هەبێ بە بیرێکی تازەوە بە چارەسەرێکی تازەوە بە ئەوەی کە بەکرانەوە بۆ هەموو لایەنەکان نەک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بەیەکەوە بیر لە هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکاتەوە دوور لە گزیکردن و لە ئەوەی کە خۆسەپاندن و چاوسورکردنەوە هەڕەشەکردن لەم لایەن و لەو لایەن کڕینی ئەم و کڕینی ئەو بەڕێز ئەحمەد ئەسکەریان دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بەیەوەش بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرای ئەوە ژەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ دەستەکانە خۆش بکای ئەحمەدجان سپاس